هێزاران پێنج چەندە؟ هەموو چۆن ناخوێنی لە ماڵەوە؟ دایشە يلا هێزاران پێنج چەندە؟ عایشە؟ پێنج ئافەرین يلا زاران شش زاران شش زاران شش بتاعتن عايشة عفرين زاران ست زاران ست دوازده أتناخي من الموضوع دايشة دەست خۆش مامۆستا ئەمەی بینیتان تەنیا نمایشێک بوو هەر وەکو لە سەرەتا پێم گوتم ئەم جۆرە قوتابیانە بارودۆخێکی تایبەتیان هەیە هەر قوتابیەک هەر منداڵێک هەر کەسێک لەوانەیەک زیرەکە ڕەنگە ئەمان لە بیرکاری زیرەک بێ ئەمیان لە زانست زیرەک بێ ئەمیان لە کوردی زیرەک بێ ئەمیان لە عەرەبی زیرەک بێ باشتر وایە مامۆستایان تواناکانی قوتابیەکانیان بزانن و شارەزایان بن و دەرونیان بخوێنەوە بۆ ئەوەی بزانن لە چ ئاستێکدان و نەیانشکێنەوە لە کاتی وانەکانیان ئەمە تەنیا نمونەیەک بوو باشتر وایە مامۆستایان لەمە دوا زیاتر هۆشیاری قوتابیەکانیان بن و دوور بن لە شکاندنەوەی هیچ قوتابیەکە دەستان خۆش بۆ نمایشەکەتان هەر بژین بینەرانی ئازیز ئەوەی بینیتان تەنیا نواندنێک بوو مامۆستای بەڕێز ئەمە بۆ تۆ بوو بۆ ئەوەی زیاتر هۆشیار ببیەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کۆمەڵە قوتابیانە بکەیت کە بارودۆخێک و حاڵەتێکی تایبەتیان هەیە دڵنیا ببەوە لەوەی کە ئەم قوتابیە وەڵامی داوەتەوە کە ئەم وەڵامە ڕاستیان هەڵەیە ئەوە تۆ بە هیچ شێوازێک ئەم قوتابی مەشکێنەوە لە بەرامبەر قوتابیەکانی تر لەبەر ئەوەی ئەمە تاوەکو کۆتایی ژیانی و تاوەکو هەرزەکاری و گەورەبوون و تاوەکو ئەم قوتابێت تەمەنێکی گەورەشی دەبێ هەر لەسەر ژیانی کاریگەری دەبێ و لە دەرونیدا دەمێنێتەوە وەکو زەبرێک وایە لە دەرونی قوتابیەکە باشتر وایە مامۆستایان لە ناو پۆل هەرگیز کێشە تایبەتەکانیان ڕەنگ نەداتەوە بۆ نمونە مامۆستایەک لە دەروی قوتابخانە کێشەیەکی توش بووە دێت هەرچی داخی لە دڵدایە بەرامبەر قوتابیەکان دێڕێژێ ئەمە زۆر حاڵەتێکی مەترسیدارە و کاریگەری هەیە بەسەر تەواوی ژیانی قوتابیەکان ئێمە لە نواندنەکان بینیمان کە ئەم قوتابیە وەڵامەکانی هەڵەبوو بەڵام ئەم مامۆستایە دەیتوانین لە جیاتی ئەوەی هاواری بکات و لە نێو قوتابیەکانی تر بیشکێنێتەوە هانیمدا و دەستخۆشی لێ بکە دوای وانەکە بتوانێت کاتێکی تایبەتی بۆ دەستنیشان بکە کە بتوانێت هانی بدات و بە شێوازێکی زیاتر و جوانتر و شێوازێکی تایبەت بۆ خۆی ئەم قوتابیە فێر بکە بێگومان دەبێ ئەوە دووبارە بکەینەوە کە منداڵان هیچیان لەیەک ناچن هەریەکە و بە شێوازێک فێر دەبێ هەریەکەیان لە شتێک بتوانێت باشتر وایە بەرچاوڕوونیمان هەبێت و هۆشیار بین لەوەی کە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین هەندێک کات ئەم قوتابیانە کە وەڵام دەدەنەوە وا دەزانن ئەو وەڵامە کە دەیدەنەوە تەواو ڕاستە و تەواو بە دڵنیاییەوە قسە دەکەن بەڵام مامۆستا نابێ ئەو چاوەڕوانی لە قوتابیەکە هەبێ کە بڵێ ئەو وەڵامی کە لە قوتابیەکە وەری دەگرم تەواوە ڕەنگە بەشی زۆری قوتابیەکان وەڵامێکی هەڵیان ئامادەکردبێ تۆ خۆت بۆ ئەو ئامادە بکە دوور بە لەوەی کە بە هیچ شێوازە قوتابیەکان بشکێنیتەوە و هەمیشە هانیان بدە بۆ ئەوەی زیاتر و زیاتر چێژ لەوانەکە دووەربگرن و دوور بن لەوەی کە بترسن و قەلەق بن لە کاتی وەڵامدانەوە لە قسەکردن لە ناوانەکە